ئەوەتە خۆشبەختانە زۆر بەمان لە نزیکەوە ئاشنای تێز و نووسینەکانی دکتۆر سەردار عەزیزین، بەڵام بگورن دەنگم باشە؟ دەنگ باشە؟ دەنگ باشە هەڵێسخان؟ ئێوارەتان باش و بەخێربێن بۆ ئەم کۆڕەی دکتۆر سەردار عەزیز. ئەلبەتە وەک پیشەی هەمیشەی ڕێکخراوی ئازادبوون بە گرنگ بازانی کە ئەم قەڵەمە جوانە میزرە جوانە میوانداری بکەین لە کۆڕێکی تایبەت کە گرنگی و بەهای خۆی هەیە بۆ ئەمڕۆ. کۆڕەکەی دکتۆر سەردار باس لە دنیا بەرەوکوێ و ئێمە بەرەوکوێ، ئێمە مەبەست فۆکسی زیاتری لەسەر ئەم پارچەی کوردستانە، لەسەر باشووری کوردستانە. ڕەنگە زۆر پێویست نەکات ئێمە کاک دکتۆر سەردار بناسیێنین، بەڵام وەک پیشەی و نەریتی ڕێکخراوەکە کورتەیەک لە تێز و بەرهەمەکانی دکتۆر سەردار بۆ ئێوە باسەکەین. ئەلبەتە دکتۆر توێژەر و نووسەر و ئەکادمیستە سەرەتای کارەکانی بە ئەدەب دەستی پێکردو، بەڵام پاشان هەچێتە نێو دنیای هیزر و ئەکادمیاوە و ماوەیەکیش پارێزکار بووە لە پەرلەمانی کوردستان. دکتۆر خاوەنی زمانێکی تایبەت بەخۆیەتی لە نووسینە، تەنانەت لە بیر و تێڕۆڵانیشا هەمیشە جێپەنجەی خۆی لەسەر وتارەکانی لەسەر تێز و کتێبەکانی دیارە. کاک دکتۆر لەگەڵ ئەوەی کە لە دەرەوە بووە، بەڵام هەمیشە پێیەکی لێرە بووە، هەمیشە بە قەڵەم و بە هیزر و بە نووسین لەگەڵمان بووە. ئەو هەڵگیری بڕوانامەی دکتۆرایە لە زانکۆی کۆرک لە وڵاتی ئێرلەندا لە کۆلیژی حکوومەت، هەر لەو زانکۆیش لە کۆلیژی ئاسیا ناسی حکوومەت دوانە ئەڵێتەوە. چەند ساڵێک لە پەرلەمانی کوردستان ڕاوێژکاری پێشکەوتوو بووە، لە چەند ساڵی ڕابردووشدا زیاتر کاریخانەی بێ تینگ-تانک و ڕاوێژکاری بۆ ناوەندی وڵاتان ئەکات. لەگەڵ ئەم ناوەندانەدا کاری کردووە. خانەی بیری ئیماراتی بۆ پۆلیسی، واتە لە واشنگتۆن ئینستیتیوتی ئەمریکا، جینگەدڵ لە هۆڵەندا، کارینجی ویلسن سێنتەر، پەیمانگای ئەمریکی بۆ ئاشتی، ڤۆڵگا بەرنادێت لە سوید، فریدریک ئێبەرت لە ئەڵمانیا. لە ساڵانی ڕابردوودا کاری لەسەر چین و عێراق و کوردستان، هەروەها عێراق و هێزە هێمایەتیەکان، هەروەها پەیوەندی مەدەنی و سەربازی و پەیوەندی زیلیێزەکان کردووە. بۆ ماوەیەکیش باشیش کار لەسەر وزە و ئابووری دەکات، لەسەر پرسی وزە. ئەو لەم لایەنەوە خاوەنی چەند بەرهەمێکە کە بە زمانی کوردی و ئینگلیزی نووسینی، کتێبێک لەسەر چین و کوردستان، کتێبێک لەسەر پرسە پەرلەمانیەکان، لەسەر پرسی وزە، لەسەر پەیوەندیەکانی کوردستان و تورکیا، لەسەر دەوڵەتی کوردی لە ناوە بنیادنان و لە دەرەوە دانپیانان کە لەگەڵ دکتۆر بورهانی یاسین پێما بێ بە هاوبەشی نووسیوانە، هەروەها دوو ئەوروپای دوور لەگەڵ هاوڕێم کامرا سوبحان پێکەوە نووسیوانە. کتێبێکی دیکەش بەناونیشانی شوناسێکی بێهۆقرا و چەند بەرهەمێکیشی بە زمانی ئینگلیزی نووسیوە، لەوانە بۆچی مۆدێرنەی ڕۆژئاواشکستی هێنا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمە تێزی دکتۆراکەی کاک سەردارە، هەروەها سەرهەڵدانی دەوڵەتی مۆدێرنی شکست خواردوو. ڕەنگە پێویست نەکات زیاتر لەسەر کاک سەردار قسە بکەین. ئێمە تەنها ئەوەندە ئەڵێن کە بابەتەکەی کاک سەردار بابەتێکی یاسایی بوحت وشک نییە. ئەو سەرەتا بە سێ چیرۆک ناوەڕۆشی بابەتەکەمان بۆ ئەو خاتە ڕوو. چیرۆکیشان باز لە هەژدە جوتیار و پشیلێ ڕەشەکات، چیرۆکی دووەمیان باز لە ڕۆشتی دەستکرد و کاریگەریەکانی کۆمپانیا گەورەکان لەسەر دنیا ئاکات. چیرۆکی سێهەمی قسەکردن لەسەر سیستمی لیبرالیزم و دیموکراسیەتی لیبرالیزمی و کۆتایی مێژوو، بەڵام ئەم لە دیدی خۆیەوە نەک بەتەنها لە دیدی فۆکۆیانەوە. دکتۆر ژیان ئێستا دەرفەتەین کە بەڕێستان بابەتەکە پێشکەشی بەڕێزان بکەن. فەرمووی. زۆر سپاس کاک فەیساڵ. بەزانم باسی من کرد بە هەڵە نەبم. زۆر سپاس برادران بۆ ئامادەبوونتان لەم ڕۆژە گەرمە، هەنی جێگەی پێزانینە. زۆر سپاسی تایبەت بۆ کاک تەحسین بۆ ئەم دەرفەتە کە خڵقاندی. ئەم بێگەیشتنەوەی لێرە تامی خۆی هەیە. زۆر سپاس بۆ
ڕێکخراوی ئازاد بوون بۆ هەڵوێستخان بۆ هەموو برادرانەی کە ڕۆڵیان هەبوو لە سازکردنی ئەم ئێوارەیە. من وا بەرنامە بوو کە هەنێک شتی کەم لەسەر شاشەکە هەبێ، بەڵام وا دیارە هێشتا ئایتیمان لە ئاستی ئەم سەردەمانی بە تایبەتیەوەی خۆم، بۆیە ناچارم هەر سەیری سکرینەکە بکەم. شتێکی کەش من وا باش قسەکەم کە بجوڵێم، بۆیە ئەگەر هین نەبێت دێمە ئەوێ قسەکەم. ئێرش ئازاد بوونە نازم بۆ برادرانەی تەسویر و شتەکەن باشە. لە ڕاستیە من کاتی بیرم لە پرسە کردەوە، بیرم ناو نیشانەکە وا داڕشت، بەڵامی تر هەردوو ینی لەو بڵم لە دوات درافتاک بوو بە هەردوو لا بوو بە دنیا بەرەو کوێوە کوردستان بەرەو کوێ. لە ڕاستیە من وام ینی هیم کردکەوەی کوردستان پرسیار نییە، ئێمە زانین بەرەو ناکوێ ڕێن، بەرەو شوێنێکی دیار ناڕێن، بەرەو یانێگەر دنیا کۆمەڵێک تێز هەیە، کۆمەڵێک هێز هەیە، کۆمەڵێک بڵێم ئیتار هەیە، چوارچێوە هەیە کە تایە ئەتوانین بیر لەوە بکەینەوە کە دنیا بەرەو کوێتێ. مۆدێلێکمان هەیە، مێژوویەکمان هەیە، هەم ژمارەیەکی بەرفراوان لە ناوەندی بیرکردنەوەمان هەیە، لە خەڵکی تایبەتمەندمان هەیە بەم بوارە. بەڵام ئەمانە لە کوردستان ونە، بۆیە ئەوە هین کرد. حازبوون کەش بەبێرەوە وام باش زانی کە ئەوەی کوردستان بەرەو ناکوێ بێ. ئەم بابەتە ئێجگار ئاڵۆزە، بۆیە من نامەوێ بێتاقەتان کەم بەوەی کە بێم قسە لەسەر ئەم تێز و ئەو چەمک و ئەو هینە بکەم. کۆمەڵێک چیرۆکی گێڕمەوە. یەکەم چیرۆکیان دەربارەی 18 جوتیارە لە شاری شینیۆن لە چین لە ساڵی 1970 بە تایبەتی لە پاییزی ئەو ساڵە 18 جوتیار لەو شارە ئەم ڕێکەوتنامەیان لە نێو خۆیان ئیمزا کرد. ئەم ڕێکەوتنامەیە ئەوە خاتە ڕوو کە ئەم 18 جوتیارە گەشتنەوە ڕێکەوتنەی کە بە مۆدێلی سۆشیالیزم زەویەکانیان بەڕێوە نەبن، بە مۆدێلی هەرەوەزی کار نەکەن، واز بێنن لەوەی کە هەمویان بەیەکەوە ئەو زەوی زارانە بەڕێوە بەرن، لە نێو خۆیانە هەر هەژدەیان ڕێککەوتن کە زەویەکانیان بەشکەن و بە نهێنی بمێنێتەوە و کارەکانیان بکەن. ئەمە وای کرد کە بەرهەمیان کە ساڵانە کە بە هەرەوەزییان کرد 15,000 کیلۆ بوو، یان 15 تەن بوو، لە ئەنجامی ئەوەی کە هەر یەکە بەشی خۆی بەڕێوە برد بوو بە 90 تەن. ئەمە کرۆکی ئەو چاکسازیە بوو کە دوایی لە بواری زەویزار و بڵێم لادێ و جوتیاریە هاتە ئاراوە. ئەم 18 جوتیارە ئێستا گەر بڕۆی بۆ ئەم شوێنە مۆزەخانەیەکیان هەیە. ئەمە وادانرێکە سەرەتای چاکسازی چینە، سەرەتای مۆدێلی پاش ماوە. لە ساڵی 1970 کە ئەمە ڕوویە، دینگ ژیاوپینگ سەرۆک. دینگ ژیاوپینگ یعنی عەقڵە مەزنەکەی پشت چینی ئەمڕۆیە، ئەوەیە کە ئەو قۆناغی پاش ماوی گواستەوە بۆ قۆناغی کە چین بێتە ناو دنیاوە. پشیلەکە لێرە مەبەستمەوەیە دینگ ژیاوپینگ قسەیەکی هەیە، ئەڵێ پشیلە گرنگ نییە ڕەش بێ ئەسپی، گرنگەوەیە مشک بگرێت. ئەگەر ئەوانەی چاودێری چینەکەن ئاشنان بەم زمانە میتافۆرەی چین، یەکێک لە کێشەکانی یاساناسی لە چین ئەوەیە کە زمانێکی شێعری میتافۆری هەیە. ئەم دەربڕینانە یان چەنەها کتێب هەیە هەر تەفسیری چینەکە لە ڕووی میتافۆر و ئەکسپرەشن، یان ئەوەی کە پێڵن پەند و ئەو شتانی کە لە وەکو نەستەق لە هینە. جا ئەم قسەی دینگ ژیاوپینگ یعنی چنێک سادە دەرەکەوێت، بەڵام دەرخەری ئەوەیە کە سەردەمی پەیوەستبوون بە یەک ئایدۆلۆژیاوە بە فیکری یەک کەسەوە بەسەر چوو. ئێستا سەردەمی ئەوەیە چی کارەکە، چی واکە زیاتر بەرهەمەکان زیاتر کارەکان ئەوەی پێڵێن efficient، یعنی باشتر بێ، کە بەرهەمدارتر بێ، سوودمەندتر بێ. ئێمە
منم چیرۆکە گەڕمەوە چونکە چین یەکێکە لە هەرە توخمە سەرەکیەکانی داهاتوو، یعنی ئەگەر بە هەر شێوەیەک بیر بکەینەوە لەوەی کە لە 10 ساڵی داهاتوو 20 ساڵی داهاتوو 30 ساڵی داهاتوو چیە گوزەرێ ئەبێ لە چین تێبگەین. چین لە 1970 ئامانجی ئەوە بوو کە بڵێم وڵاتێکە کە سوودمەند بێ لە دنیا و خەڵکەکەی لە برسێتی ڕزگارکە، ینی ماویزم بەو قۆناغانەی پیا ڕۆشت لەوەی کە گریت لیپ فۆروەرد ئەوەی بازدانی گەورە بەرەو پێش یا شۆڕشی کەلتوری لەنجامی من زیاتر لە 60 ملیۆن کەس مردن لە برسە. بەڵام بەکرانەوەی دینگ ژیاوپینگ چین ئێستا لە وڵاتێکەوە لە 1970 کە لە ئاستی مالیا بووە بۆ ژیان و گوزەران ئێستا ڕکەبەری ئەمریکایە، نەک ڕکەبەرەتی بگرە مەترسیە لەسەر ئەمریکا. ئەم مەترسیە سیستەمی جیهانی لە قاڵبەدا لە داهاتووە. دوایین کتێب کە ئەم ڕۆژانە دەرچوو، ینی چەند هەفتەیەک لەمەوە پێش لەلایەن ڕۆژنامنووسێکی ناسراوی نیویۆرک تایمز و ئافرەتێکی ترکە لە ناشنال سیکیورتی شکایستا ناوی نیو کۆڵد وۆرسە بە کۆ، ینی جەنگی سارد نوێەکان، ینی جەنگە نوێ یەک جەنگی ساردمان هەبێ لە داهاتووە زیاتر لە یەک جەنگی ساردمانەیە، جەنگێکی سارد لەگەڵ چین ڕەنگە، جەنگێکی سارد لەگەڵ رووسیا، جەنگێکی سارد لەگەڵ هند. بەڵام ئەم وەکو راپۆرتەرێک وەکو هینێک ئەمێنێ. بەڵام ئەوەی بۆ من یعنی نابێت درێژە بەم چیرۆکە بە چیرۆکی چین چیرۆکی داهاتووە، چیرۆکی ئەوەیە کە ملیارێک مرۆڤ لە برسێتی ڕزگاری بووە هاتووە بووە بە ناوەندی بەرهەمهێنان لە دنیا، بووە بە ناوەندی ینی کارگەی دنیا، شوێنی دروستکردنی بەرفراوان. جا لێرە بە شێوەیەکی کورد باسی چینەکەم لە پەیوەندی بە ڕۆژاوا و دواییش ڕەنگە بێمەوە سەری. ڕۆژاوا کە بیری لە چین کردەوە لە سەرەتا کە کیسنجەر بیری لەمە کردەوە، بیری لەوە بەلایەوە ئەوە گرنگ بوو ئامانجێکی جیۆپۆلیتیکی بوو، چۆن چین و رووسیا یەک نەگرن، لە یەک نزیک نەبنەوە بۆ ئەوەی کێبڕکێی ئەمریکا بکەن. ئێستا ئەمە ئەبینین ئێمە، ئێستا لە نێوان شی جیاوپینگ و ڤلادیمیر پوتین هاوڕێتیەکی بێسنوور هەیە. ئەمە یەکێکە لەو چەمکانەی کە بەکاردێن لە سەرەتای شەڕی ئۆکرانیا کە یەکتریان بینی وتی هاوڕێتی ئێمە بێسنوورە، ئەمە پەیامێک بوو بۆ ڕۆژاوا. یان ساڵێک لەمەوە پێش 2 ساڵ لەمەوە پێش تەنانەت نخبەی چینی وا بیریە کردەوە کە ئەمریکا بەرەو داڕمانە ڕوا. ئەو قسەتان لەبیرە کە شی جیاوپینگ بە ڤلادیمیر پوتین ئەڵێ ڕووداوێک ڕووەدا لە سەدەیەکە ڕووی نەداوە. ئەم دەربڕینە مەبەستی ئەوەیە کە وەرچەرخانی هێز لە دنیا ڕووەدا، یعنی چیدی جەمسەری هێز سقلی هێز لە دنیا ئەمریکانیە. ڕۆژاوا لەم دیدەوە بۆ تێگەیشتن لە چین و بۆ تێگەیشتن لە هێزەکانی تر کۆمەڵێک دیدی هەبووە کە تا ئێستا هەمویان تووشی ئالنگاری گەورە بوون. یەکێک لەو دیدانەوەیە کە چین سوودمەندە لە سیستەمی جیهانی، سوودمەندە لە ئابووری دنیا، سوودمەندە لە سیستەمی لیبراڵ، سوودمەندە لەو دەستگا نێودەوڵەتیانەی هەیە. چین سوودمەندە لە ئەنجومەنی ئاسایش، سوودمەندە لە نەتەوە یەکگرتووەکان. بۆیە کاتێک سوودمەندە بە عەقڵی ڕۆژئاوایی ئەوە نابێ ئەم سوودمەندیە تێکدا، نابێ بڵێم ڕێگری بۆ دانێ یا بربەستی بۆ دانێ، چونکە چی دەوێ؟ ینی لە وڵاتێکی پەراوێزی هەژارەوە هاتووە بە وڵاتێکی ناوەندی لە جیهانە. ینی ڕۆژاوا بەم عەقڵیەتە ئابووریەوە، یعنی یەکێک لە پێناسەکانی ڕاشنالیزم لە عەقڵەتی ڕۆژاوا، یعنی عەقلانیەت لە ڕۆژهەڵاتی لە عەقڵی ڕۆژاوا maximizing interest، یعنی زیادکردنی سوودی، زیادکردنی دەستکەوتی. یعنی ئەگەر بەم عەقڵیەتە بیر لە چینکردنەوە چین ئەبێ بەردەوام بێ لە ناو ئەو کایە لە ناو سیستەمەی هەیە. یەکێک لە تێزە سەرەکیەکان کە جۆن ئیکەبێری قسەی لە سەرەکە ئەمەیە، یعنی ئەم سوودمەندە لێ تێکی نەدا. بەڵام کەسێکی وەک جۆن مێرشمایر ئەڵێ نەخێر، ئەم ناچارە بەوەی تەحەدای سیستەمەکە بکە. بەڵام ینی تێگەیشتنی غەرب بۆ خۆی وای کردووە کە سنووردارەتیەک هەبێت لە تێگەیشتن لە چین
بۆ خۆیان بەڵام بە هەر حاڵ ئێمە بەرەو قۆناغێکی ترە ڕۆین بەرەو قۆناغیەوە ڕوین کە لە سەردەمی ئۆباما بە تایبەتی ئێمە چەمکێک دێتە ناو سیاسەتی ئەمریکیە و پێڵێن pivot to Pacific یعنی وەرچەرخان بەرەو زەریای هێمن بەرەو بڵێم ڕۆژهەڵات یا بەرەو ئاسیا ئەم وەرچەرخانە یەکسەر کاریگەری هەیە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی چیدی ئەمریکا نابێ سەر قاڵ بێ بە ئەفغانستان و بە عێراق و بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە چونکە وزەکانی بەفی ڕۆچێ هێزێکی ڕکەبەر دروستە بێ ئەوێ هەموو تەرکیزی بخاتە سەر ئەوێ هەندێک لە ینی ئێستا کە ئەگەڕێیتەوە بۆسین سیرەکەی لە ئەو کتێب بۆن تەنانەت لە 2010 گریگۆری گاوس کتێبێکی هەیە لەسەر پێرشیان گۆڵف ینی کەنداوی فارسی کەمە لە ئەدەبیاتی ئێرە پێڵن کەنداوی عەرەبی ئەگەر ئەو کتێبە کە لە کەمبرج چاپ بووە ئەگەر سێری ئەو کتێبەکەی 3 جار ناوی چینی تیاتوو کە بە هیچ شێوەیەک باس لە هێزی چین ناکە بەڵام ئەگەر ئەمڕۆ هەرە و کابرای ئەو کتێبە بنووسێتەوە ڕەنگە 100 جار ناوی چین بێنێ چونکە چین دابینکەری وزەی نوێبووەیە دابینکەری کاڵایە کڕیاری نەوتە بڵێم لە پشت نەرەتیڤ حکایەتێکی ترەوەیە بۆ دەسەڵات ئەویش لە بەرە ئەتوانی دیموکراسی نەبی و گەشە بکەیت ئەتوانی ڕەنگە دیموکراسیەت ڕێگر بێ لە گەشە ڕەنگە دیموکراسیەت پشێوی کە ئێستا ئەم بینم لە عێراق ئەمڕۆ چەند برادێک لە بەغا و موسەنا ئەوانەوە هاتبوون یەکێک لەو تێزانی تەنانەت لە ناو شیرینەکانیشا هەیەەوە عێراق سیستەمێکی پشێوی هەیە لە ئەنجامیان پشێویە سوودمەند نابێ گەندەڵی هەیە بۆیە پێویستە کۆی کەینەوە تا حەدێک مەرکەزی کەین ئەمە و تێزەیە کە چین لە پشتێت یابینین لە عێراقا ئێستا پرۆژەی گەشەمان هەیە دیموکراسی بە هەموو شێوەیەک لە پراوێزایە یا باسی ناکرێت تێزی دیموکراسی بوون لە دنیا بۆ خۆی لە قەیرانە ئەمە تێزێکە لە باش چەنکی ساردی سۆڤێت و ئەمریکا دێتە ئاراوە ئێستا بەرەو ڕێگری ینی ڕێگری هەیە نەیاری هەیە ڕکەبەری هەیە و هەندێکیش بڕۆیان وایە بەدیلی هەیە دێمە سەر چیرۆکی دووەم چیرۆکی دووەم یەکێک لە توخمەکانی داهاتوو ئەگەر چین بێ ئەوە توخمێکی هەرە سەرەکی داهاتوو artificial intelligence هۆشمەندی زیرەکە لێرە چیرۆکێک گەڕمەوە لە کاتێک رووسیا هێرشە کاتە سەر ئۆکرانیا وڵاتێکی ماندووە وڵاتێکی گەندەڵە وڵاتێکی ینی لە ئاستی وڵاتێکی ئەوروپیا هینا نییە بۆیە هەموو داتاکانی ئۆکرانیا وەکو چۆن لێرە ئێستا کۆمەڵێک شوێن هەیە سێڤەری تایە و داتاکان تایە کۆبووەتەوە ینی بۆ نمونە کۆمپانیا گەورەکان ئاسیا تێڵیان کۆڕک یان هینەوەمانە هەموو شوێنیان سێڤەریان هەیە لەم سێڤەرا هەموو داتاکانیان کۆبووەتەوە و ئیشی لەسەرەکەن بە حکومت هێشتا ئەلکترۆنی نییە تا سێڤەری هەبێت دۆمشتان تا حەدێک بەڵام وابزان بە هاوکاری چین حکومەتی عێراقی بەرەوە ئەلکترۆنی بوونەچێت جا یەکەم شت هاتە خەیاڵی ئەمریکا و ئەوانی ترەوە بوو کە باشە ئەگەر ڕووسەکان دایان لەم شوێنانە دایان لەم سێڤەرانە ئەوە ئێمە چۆن ئیشکەین لەگەڵ ئۆکرانیەکانە داتاکان نەمێنێن چۆن پەیوەندی بکەین چی کرا مایکرۆسۆفت لە ماوەی هەفتەیەکە هەموو ئەم داتایانەی وەرگرت و کردنیە خستنیە کلااودەوە نازانم ئەو چەمکە بە کوردی بەکانی پێڵەن هەور ئەگەر تەرجمەی ئەبێ بە هەور بەڵام هەور ینی شوێنێکی ڕەمزی کە لە ئایتی ینی ئینە بەکاردێک کە تۆ داتاکان لە عەرزە وەرەگری خەیتە شوێنێک کە لە بینی عەرز و عاسمان لە ڕاستیا کێشەی ئۆکرانیا ئەوە بوو کە داتاکان خراە کلااودۆنە نەتوانی پەیوەندی پێوە بکەن ناچار بوون پەنایان بردە بەر ئێلۆن ماسک ئێلۆن ماسک لە ڕاستیە خۆی حەزی لە کابرای ئۆکرانی زلۆنسکی نییە یعنی چەنەها تویتی هەیە کە ئەڵێ نابێ هاوکاری کرێەوە ئەو پارەیە ئەدرێ پێ فیڕۆچیۆنە بەڵام هاوکار بوو لەما
ئەمە دەرخەری ئەوەیە کە تویتەر و سپارکینگ ئەو سەتەلایتەکەی ستارلینک و دواییش فەیسبوک و ئەوانی گوگڵ هەموو هاتن بوون بە بەشێک لە ئەم جەنگە و لە داهاتووە هەندێک خەڵک بڕوایان وایە کە ئەمانە یەکلاکەرەوەی جەنگن ئەم کۆمپانیایانە بۆ نمونە ئۆکرانیا داوای کرد لە ئیلۆن ماسک کە هاوکاری بکە زانیاری بداتێک کە قەسفی کەشتیەکانی رووسیا بکە لە دەریای ڕەش ئیلۆن ماسک ڕازی نەبوو کەسێک پێی وتبوو ئەگەرەوە بکەی ڕەنگە ڤلادیمیر پوتین پەنابادە بەر چەکی ئەتۆمی تەکنیکاڵ ئەوەی کە یعنی ئەتۆمیە بەڵام ئەو ئەتۆمیە نییە کە وڵاتێک وێرانکە ڕەنگە ناوچەیەکی سنوورداری ڕەنگە ئێلۆن ماسک بەم مبەڕێرەوە ئامادە نەبوو هاوکاری بکە جا لێرە ئەمە ئەم چیرۆکە چیمان پێڵێ کاریگەری کۆمپانیەکان شێوازی نوێی مامەڵەیان گۆڕینی شەڕ لەم کاریگەریان لەوەی کە ئەم چه هێزێک ئەتوانێت چه جۆرە یاریەک بکە ئەمانە هەموو دەرێخا کە ئێمە لە داهاتووە ئارتیفیشیەڵ ئینتەلیجەنس یا ئەم کۆمپانیا جەبەلاحانە بەشێکن لە زلهێز یعنی کەسێکی وەکو ئیان برێمەر کە یەکێکە لە جیۆپۆلیتیکە ناسەکانی دنیای ئەمڕۆ بڕای وایە زلهێزێکی داهاتوو ئارتیفیشیەڵ ئینتەلیجەنس ینی وەکو جاران ئەگەریان دۆ سۆڤێت زلهێز و ئەمریکا زلهێزەوەی بڵێن چین زلهێزەوانە بەڵام ئێمە دەخابینە خاوەنی زلهێزێکی تر کە زیرەکی دەستکردەوە ئەمە ئەزانین کە ئێستا لە دنیا کرۆکی شەڕەکە لەسەر چیپسە دازم وشەمان هەیە بۆ چیپس بە کوردیانە ئەو ینی ئەوەی کە ینی یەکێک لەو شتانی کە ئەڵێن چینیەکان ڕەنگە ناتوانن بگەنە ڕۆژاوە ئەوەیە کە ناتوانن بە بچووکی چەند نانومێترێک ئەمە بچووکەنەوە بۆ ئەوەی بتوان هەرچەندە لەم دوایە وابزانم چین مۆبایلفۆنێکی دروست کردووە تا ئاستێکی زۆر لەو هینە نزیک بووەتەوە جا لێرە ئەم چیرۆکە پێمانەڵێ داهاتووی ئێمە ئەکتەرێکی تازەی تایە و ئەم ئەکتەرە تازە ینی ڕەفتاری توانای خەسڵەتی زۆر جیاوازە و مێژووی نییە یعنی شتێک نییە لە دنیا هەبوو بێت تەکنەلۆجیا هەمیشە هەبووە ئیتر لە بەکارهێنانی دارێکەوە بۆ بەردێکەوە بۆ تەورێکەوە بۆ اینێکەوە بەڵام ئێستا ئەمە تەواو جیاوازە ئەمە شتێکی ترە ئەمە توانای جیاوازە ئەمە یعنی چیرۆکی سێم خەتای من نییە کە ئەمە دروستێ ئەوە دکتۆر باسی هۆشی دەستکرد دەکا و خۆشی خەلەلی هەیە خۆشم خەلن ئەمە تۆزە هینکەم چیرۆکی لیبرالیزم سیستەمێکە زۆر زۆر بەرفراوانە مێژوویەکی زۆر گەورەی هەیە شێوازی جیاوازی هەیە باس لە پیاوێکی زۆر بێزەوقەکەم لە ئەڵمانیا ناوی ئێمانوئێل کانتە ئێمانوئێل کانت لە ساڵی 1795 بیرەکاتەوە کە ئەکرێ لە دنیا ئاشتی هەبێ ئەکرێ ئاشتیەکی هەتایی هەبێ بەڕاستیە کاتێک سەیری دەقەکەی ئێمانوئێل کانتەکەی کە ناوی پەرپێچوەڵ پیس ینی ئاشتی هەتاییە کانت باس لە سەرەتاکەی وا دەست پێیەکا کە هێنا ئەم وێنەی ئەم ئاشتی هەتاییە گۆڕستانێکە کابرایەکی هۆڵندی ڕسمێکی گۆڕستانێکی داناوە لە ئوتێلێکی بچووکە ئەمە زانین هەمووی گاڵتەیە ئەمە چونکە ئێمانوئێل کانت لە هەموو ژیانیا شارەکەی جێنەهێشت بوو هەموو ژیانی لەو شارەی خۆی بەسەر بردبوو کابرایەک بوو ینی بە خوێن و بە ئێست ئەڵمانی بوو ینی ئەو کە ڕۆشت بە بەردەم شوێنەکانە خەڵکیان زانی سەعات چەنە چکە ئێمانوئێل کانت ڕۆشتووە ئەوە نەهین بوو ئەوە بەڵام کانت لێرە ئەمە وەکو نوکتەیەکە گەڕێتەوە ئاشتی هەتایی وەکو شتێک کە جێگەی بڕوان نیە جێگەی گاڵتەیە کانت کۆمەڵێک شت دروستەکە یەکەمیان چۆن مافی شەڕکردن لە سەرکردە و مەلیکەکان بسێنینەوە بەوەی چونکە هەندێک جار شەڕکردن تەنیا ئارەزووی ئەمانەیە یا بەرژەوەندی ئەمانەیە یا خواستی ئەمانەیە یا لە پێناوی سوپاکەیان نایکەن یا بە پێدانی بەرژەوەندی گروپێک
چۆن ئەم مافی شەڕکردنە بسێنینەوە لەمە بەوەی کە باس لە سیستەمێکی کۆماریەکە دەسەڵاتەکان تایە بەش بن. یەکێک لە خەسڵەتەکانی دیموکراسی ئەوەیە کە خەڵک لە ڕێگەی پەرلەمانەوە بڕیار لە شەڕەدا، یعنی بڕیاری شەڕ بگوێزرێتەوە لە بڕیارێکی شخصیەوە. یعنی بۆ نمونە ڤلادیمیر پوتین بڕیاری شەڕیدا، کەس لە دوومان هەمووی بەدوایە هاتووتی بەڵێ، بەڵام کەس نەیوت، کەس ناڕەزی نەبووانە. یعنی ئەم جۆرە کۆتایی بەم جۆرە بڕیاردانە بێنێ لە ئەوەی لە بڕیارێکی شخصیەوە بیهێنێ بۆ بڕیارێکی دەستگایی بۆ ناوەندێک زیاتر لە کەسێک لەسەر بنەمای مەبدە. ئەمە ئەبێتە بنەمای لیبرالیزم کە دەستگا بڕیارەدا. خەسڵەتی دووەم کانت هینێکە ئەوەیە کە ئەگەر وڵاتێک دیموکراسی بێ، وڵاتێکی تریش دیموکراسی بێ، یان بڕیار ینی بڵێم لە ئاستێکی بەرفراوانە بدرێ ئەومانە، ئەوە لە ئەنجامە ئەم دوو وڵاتە نابێ ناشەوە. ئەمە ئەبێتە سەرەتای ئەوەی کە دوایی لە لیبرالیزما زۆر گەشتەکە پێڵێن دموکراتیک پیس تیۆری، ینی تیۆرەی دیموکراسی ئاشتی دیموکراسیانە. مە بەستەکەش ئەوەیە کە تا ئێستا لە مێژووە دوو وڵاتی دیموکراسی شەڕیان نەکردووە. دوو وڵاتی دیموکراسی، یعنی تا حدێک بۆ نمونە مایکل دۆیل بڕوای وایە کە دوو وڵاتی دیموکراسی شەڕ ناکەن، چونکە بڕیار شەڕ بەدەستی کەسێک نییە، بە ئارەزووی کەسێک نییە، لە بەرژەوەندی گرۆپێکی بچووک نییە. تا ئێستا ئەم تیۆرەیە ڕاستە، هەیە لە داهاتووە دوو وڵاتی دیموکراسی شەڕەکەنین، ئەوە ڕەنگە تەحەدایەک بۆ ئەم تیۆرەیە دروست بێ، بەڵام تا ئێستا ئەم تیۆرەیە ینی هێنە دوو وڵاتی دیموکراسی. جا بۆیە یەکێک لە بنەماکانی ئاشتی هەتا هەتایی دیموکراسی بوونی دنیای. جا ئەمەشە دێت دوایی ئەبێتە هۆی ئەوەی کە ئەگەر دنیا دیموکراسی بێ ئەوە ئاشتیەک یا سەقامگیریە یاینەوە یان بڵێم هەیمنەی ئەمریکی ئەسەپێنێ لە دنیا کە ئاشتێکی ئەمریکان پاکت یان ئاشتێکی ئەمریکیانە دروستەکە. کانت کۆمەڵێ یەکێک لە خەسڵەتەکانی تر کە دهینێکە پێڵێن لەسەر بنەمای بازرگانی، ئەگەر بێت دوو وڵات بازرگانی بکەن، ئەوە ئامادەن ئاشتی لە نێوانیاندا بەرقەرارکەن و گرژی و تەنگ و جیاوازەکانیان خەنە لاوە لە پێناوی ئاشتیە. پێڵێن لیبرال پیس تیۆری، ینی تیۆرەی ئەوەی کە بۆ نمونە ئەگەر دوو وڵات ئاڵوگۆڕیان کرد، ئەوە لە ئەو ئاڵوگۆڕە ئەبێت ئەوەی گرژی و یان خراپ تێگەشتن یان ململانێ لە نێوانیانە کەم بێتەوە. ئەمانە هەموو ئێستا لە دنیا ئەمانە لە قەیرانن، چونکە لیبرالیزم هەم خۆی تووشی کێشە بۆ بەوەی گواستێتەوە بۆ نیو لیبرالیزم ئەگەر تەوێت بە کورتی لێ تێبگەی، ینی هەموو شتێک لە ڕێگەی بازارەوە بە فەلسفەی بازار بە بنەمای بازار چارەسەر کرێ. ئەمە بەڵام یەکێک لە ئەو کێشانەی کە تەحەدای بۆ ئەمە دروست کردووە جیهانگیریە. جیهانگیری دۆخێکی خوڵقان کە دنیا بۆ کۆمپانیاکان تەخت بوو، ئەوەی کە ڕۆژنامەنووسی نیویۆرک تایمز فریدمان ئەڵێ فلات وۆڵد، ینی کە دنیا تەخت بوو، ئەوە کۆمپانیا بە ئاسانی بە دوای دەستی کاری هەرزان، بە دوای کارامەیی، بە دوای گونجاوی ژینگە و زەمینە و ئەوانە و چین بوو بە یەکێک لەوانە. ئەمە وای کرد کە لە هەنێ شوێن هەنێ کار ون بێت نەمێنێت بڕوا بۆ هەنێ شوێن، بۆ نمونە بەگشتی لە ڕۆژئاوا دروستکردنی شت، ئیشی دەست، ئەمانە هەموو تقریبا ینی کەم بوون، بچووک بوون، لاواز بوون، هەمووی اعتیمادی کردن. ئەمە وای کرد طبقەیەک کە ئەم ئیشانەیانە کرد، خەڵکێک کە ئیشی دەستیانە کرد، یان خەڵکێک کە بڕوانامەی بەرزیان نەبوو یا لە شارەکانە نیشتەجێ نەبوون، ئەوانەی کە دەنگ بە ترامپ هەیەن، ئەوانەیان کە دەنگ بە برێکزیتە دەن، ئەمانە خەڵکێکن کە سوود ینی زەرەرمەند بوون لە سیستەمی گلۆبالیزیشن، لە سیستەمی جیهانگیری، بەوەی کە کۆمپانیەکان بڵێن ڕۆشتون بۆ شوێنی تر، بە دەستی کاری تر بۆ هین ئەوان لە وڵاتی خۆیانە ئیشی هەمیشەیان دەست ناکەوێت. لێکۆڵینەوە هەیە لە ئەمریکا، ئەو خەڵکانە
ناتوانن تەنانەت ژیانی خێزانی سەقامگیر بەدەست بێنن بەگشتی جیابوونەوە هەیە مناڵەکانیان هەر لای باوکێکە یا لای دایکێکە ئەوەی پێڵەن سینگڵ مام دایکی تاقانە دروستەکە یا باوکین و ئەمە بێتەوەی احتیمادکردنی زیاتر لەسەر کوحول و ئەو شتانە کورتبوونەوەی ژیان هەموو ئەمانە دەرئەنجامی ئەمەن هەموو ئەمانە دەنگدەری ترامپن دەنگدەری فاشستەکانی ئەوروپان و لە ئەنجامی ئەمە ناشنالیزم سەرەڵەیە لەوەی کە ئەبێ دیوارێک بە دەوری خۆمانە دروستکەین و لە دنیادا بڕێن کاری خۆمان بۆ خۆمان کۆمپانیای خۆمان بۆ خۆمان و ئەم شتانە بەڵام لە کۆڤیدا ڕەهەندێکی تری پیاکرێمە ڕەهەندی ئاسایش بوو لەوەی کە چین هاوکار نەبوو لەوەی زانیاری بدا ئەم نەخۆشیە چییە و قەیران دروست بوو لەوەی ئەو کاڵایانە پێویستن بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم نەخۆشیە و چین لەپڕ بوو بە وڵاتێک ئەترسا لە کۆمەلگای نێودەوڵەتی خۆی داخست ئەمە ینی ئەو بڵێن پەشۆکانێکی هێنا بە عەقڵی غەربیە کە ئێمە ئەم وڵاتە بێ ئەجندان نییە ئەم وڵاتە ئەوەی کە ڕۆبرت زیلک ئەیوت responsible stakeholder یعنی لایەنێکی بەرپرسی بەشدار نییە لایەنێکە ئەجندای خۆیە یعنی شتێک غەرب لێی تێناگا بۆچی ئێمە بۆ نمونە ڕێگەماندا رووسیا لە ڕێگەی بۆڕیەوە غاز و نەوتی بنێرێ بۆ بازار و سوودمەندێ بلێ و دەوڵەمەند بێ و بژی کەچی ئەو ئەجندای تری فراوانخوازی هەیە ئەجندای تەحەدایە ئەمە شتێکە تا ئێستا ینی بەباشی عقلی غەربی لێ تێناک ئەمە هەمان شت ینی بۆ چین ڕاستە یان تا بە تایبەتی لە هاتنی شی جیاوپینگ لە 2012 تا ئێستا جۆرێک لە ناشنالیزم چین سەری هەڵاوە لەوەی کە چین بڵێم مێژوویەکی هەیە زلهێز بووە لە دنیا ئەبێ هین بێت و ئەو فراوانخوازی ئەو تەحەدایانەی چین دروستێکا بۆ فلیپین بۆ تایوان بۆ وڵاتانی تری دەوروبەر هەمووەمانە ینی تەحەدای ئەم سیستەمە ئینەکە جا ئەمە بڵێم سیستەمی ئێستا دێمە سەر چیرۆکی ئەمریکا کە ئەم ساڵ ئەمریکا ئەمە یعنی چیرۆکی ئەمریکا هەم ڕابردووە هەم داهاتوو ئەم ساڵ ئەمریکا یەکێک لە چارە نووسسازترین هەڵبژاردنەکانی ئەنجامەدا کۆمەلگایەکە کە هەرگیز لە مێژوویدا هێندە پەرت نەبووە یعنی پەرتبوون لە کۆمەلگای ئەمریکا هەر لە ئاستی بەهاکان و بڵێم بەرژەوەندیەکان و خواستەکان و مامەڵەکان و ڕوئیاکان و هەموو شتێکەوە جیاوازە دوو نەرتفی زۆر جیاواز دروستە بێ یەکێکیان ماگا ئەوەی کە ئەوە هەستەکە کە ئەمریکایەک هەبووە مەزن بووە بێ بۆی بگەڕێنەوە ئەو ئەمریکا مەزنە ئەوە بووە کە پەنابەر بەشێک نەبووە لێ ڕۆڵی بینیوە بەڵام ڕۆڵێکی لاوەکی خەڵکی ڕەسپێست بەشێک نەبووە یعنی ئێستا تەنانەت تا ئێستا ئەمریکا ئامادە نییە لەگەڵ مێژووی خۆیان ئاشت بێتەوە ئەوەی پێ ئەڵێن کریتیکال ڕیس تیۆری ئەوەی کە چۆن مێژووی ڕەگەزپەرستی بە شێوەیەکی ڕەخنەیانە بخوێنی قبول ناکرێ ئەمە لابرێم کتێبانە لابرێ لە کتێبخانەکان لیان کێشەی بۆ دروستە بێن لە زانکۆکانمانە بەڵام ئەم جەماعەتە ئەم گروپە بڕوایان وایە ینی ئەمریکا بەم شێوەیە بەردەوام بێت لەوە کەوێ زلهێز بێت لەوە بێت ئەکەوێ مەزن بێت ومانە ئەو گروپەکەی تر بڕوایان وایە کە ئەمریکا ئەبێ ڕوبەڕووی خۆی بێتەوە ئەمریکا بێ لە دنیادا ئامادە بێ بەڵام بە شەڕخوازی نەیان دیدی ئەزمموی ئەفغانستان و عێراق گۆڕانکاریکی گەورەی دروست کردووە لە هەست و نستی و ئابووری ئەمریکیا کە ڕۆشتن بۆ ئەوەی وڵاتێکی تر شوێنێکی تر بکەی بە دیموکراسی هەرگیز سەرکەوتوو نابێ بە تایبەتی ینی دیموکراسی ئەمریکی دیموکراسیەکی ئێجگار جیاوازە هەناردەکردنی زۆر سەختە هەرچەنە پیرمەندی فەڕەنسی ناوکەم لایەت ئەوەی کە بۆ ئەچێ بۆ ئەمریکا بۆ ئەوەی کتێبێک بنووسێ لەسەر بەندیخانە لە ئەمریکا دوایی گرنگترین کتێبە نووسێ لەسەر دیموکراسی ئەمریکی بڕوای وایە 800 ساڵە مرۆڤایەتی لە خەباتایە بۆ بەدەستێنانی دیموکراسی چونکە بڵێن تاکە سیستەمە کە دەرفەت بە زۆرینە یا بە هەمووانەدا بۆی بەشدار بن ئەم خواستی یەکسانی بوونە لە دیموکراسیە
ینی خواستێکی مرۆییە خواستێکی کۆمەلگای مرۆییە کە چەندین سەدەیە مرۆڤ هەوڵی بەدا هەندێکی گەڕێنەوە بۆ سەردەمی یۆنانەکانوانە بەڵام دکتۆر گیان ببوورە کاتەکەت بەرەو کۆتایی ئەڕوان من بابەتەکەم تەواو نەبووە میوانەکان ماندوو نەکەین چەند خولەشێکی کەمت ماوە باش ئەم بەکاتە بە کوردی دێمە سەر چیرۆکی خۆمان مایکەکە دکتۆر گیان ببوورە دەنگی باشە گاتەلاتان دەنگم خۆشە دەنگ خۆش بەرەو ناکوێ ئەوەی کە ناشوێن ئێمە ئەوەی کە پێڵێن هاتینە سەر نەخشەی جیهان لە سەردەمی کۆتایی جەنگی ساردە لە شەڕی کوێت و ئەمریکا دێت ئەمریکا ئەجندایەوەی هەیە دیموکراسی بڵاوکاتەوە سیستەم دروستکا بۆ ئەو دیموکراسیە ئەوەی من بڵێم پێی گەشت بمەوەیە بەهانی ئەمریکا لە 1990 هەوڵی هەڵبژاردن دراوە لێرە جەلال تاڵەبانی نامەی ڕینێکی هەیە قسەیەک ئەڵێ من پێیان وتم ئەتوانن هەڵبژاردن بکەن لەگەڵ مەسعود بەرزانیە هەمان شتەڵێ ئەویش ئەڵێ منیش هەمان پەیام من پێگەشتووە و وعدیان پێدەن کە تورکیا تەدەخل نەکا و تورکیا ڕێگر بوو لە هەڵبژاردنەوەمانەوەکو چۆن ئێستا ڕێگرە لە هەڵبژاردن لە ڕۆژاوە ئەو کاتش ڕێگر بوو لە هەڵبژاردن لە ئێرە تەنها جارێکیان نەوشیرا مستەفاوتی لە وەزارەتی خارجی تورکی بردینیانە ناو ژوورێکی بازنەیی داخراوە پیانوتی نابێ هەڵبژاردن بکەن بەڵام بە پشتیوانی ئەمریکا بەڵام بەڕاستەوخۆیی ئەو هەڵبژاردن نەکرا مەسەلەی پرسیەم هەڵبژاردنە لە سەرتاوە ئەوە بوو کە دەستگایەکی شەرعی دروست بێ بۆ ئەوەی شەرعیەت بدا بەو سیستەمە حکومداریەی کە هەیە من هەست دەکەم هەتا ئێستش نخبەی کوردی تێنەگەشتووە لەوەی کە چۆن شەرعیەت بەدەستهێنی دەستگای پێ دروستەکەی و لەسەر ئەو بنەما دەستگایە کە شەرعەتی هەیە حکمەکەی ئەم سێ قۆناغە تا ئێستا نخبەی کوردی نازانێت چۆن شەرعیەت وە دەست بێنێ و سیستەمی پێ دروستکە و لە بنەمای ئەو سیستەمە یاسادا ڕێژێ گفتوگۆ بکە لە نێو خۆیان لە بڕی شەڕ لە بڕی چەک ئیشی پەرلەمانەوەی ئارگومنت شەڕ لە جیاتی ئارگومنت ئەمە بکە ئەمەیانە نەکراوە ئەمە نەماتوانی لە ئەو قۆناغەی کە دەستبەرداری چەک بین لە قۆناغ یعنی من ئیشم لەسەرەمە کردو ئێمە نەمانتوانی قۆناغی شەڕی ناوخۆ تێپەڕین شەڕی ناوخۆ یەکێکە لەو چەمکانەی کە لە یۆنانەوە هەیە بەڵام وەکو بیرمەندی ئیتالی جۆرجیۆ گامبینەڵێ یەکێکە لەو چەمکانەی کە لە بواری دەوڵەتناسیە ئیشی لەسەر نەکراوە چکە بووی شەرمەکاری جا ئەم شەڕی ناوخۆی کوردیە ئێستا تەنها شەڕی ناوخۆی هێزەکان و گروپەکان نییە یعنی ئەگەر دوو کەس قسە بکەن لە کوردستان بە زمانی شەڕی ناوخۆ قسەکەن شەڕی ڕەنگەکانە شەڕی بەرژەوەندیەکانە شەڕی خاکە شەڕی گروپەکانە شەڕی کۆمپانیەکانە شەڕی کاڵاکانە یعنی ئەمە ڕۆچوەتە ناو ئێمە جا پێشەوەی بێم شتێک بالبیری نەکەم جۆرج مێرشمە قسەیەکی هەیە ئەڵێ داهاتوو هەمیشە بە نەزانراوی ئەمێنێتەوە بەڵام بۆ ئەوەی ئێمە هەندێک بە چاوڕوونیمان هەبێ بەرامبەرم داهاتووە ئەوە پێویستە تیۆرەیەکمان هەبێت بەڵام کورد لەوا زۆر کڵۆڵ بووە لەوەی کە معریفە یا تیۆرە یا زانست بەرهەم بێنێ بۆ ئەوەی هاوکاری بکە حکم بکە ئێمە تا ئێستا لە کوردستان ناوەندێکمان نییە کە توانای ئەوەی هەبێ داتا بەرهەم بێنێ زانست بەرهەم بێنێ و لە بنەمای ئەم زانستە بزانێ لە دنیا چی ئەگوزەرێ ئێمە لە کوێین چۆن بەرکەوتەمانە بێ زیانی چییە چی ئەتوانرێ بکرێت چی ناتوانرێ بکرێت و ئەگەرەکان چین هەموو ئەمانە یعنی ئێستا بۆ نمونە هێزێکی وەکو ئەمریکا کە لە ساتە وەختێکی وەکو ئێستایە گواستنەوە یعنی لە 2 ساڵی ڕابردووە ڕەنگە 50 تا 100 کتێب چاپ کرابێت لە ئاستی جیاواز بە شێوازی جیاواز لەسەر هەڵکشانی چی لەسەر قەیرانی لیبرالیزم لەسەر قەیرانی دیموکراسی لەسەر قەیرانی جیهانگیری لەسەر قەیرانی پۆپیولیزم لەسەر قەیرانی سیستەمی ئەمریکی خۆی لەسەر گواستنەوەی وزە لەسەر ژینگە یعنی ئیتر بێسنوورە ئەمە هەمووی لە دەرەوەی دنیای ئێمە جا ئێمە ئەڕۆین بەرەو دنیایەک بەبێ ئەوەی کەرەستەکانیمان هەبێت
بەبێ ئەوەی کاڵاکانیمان نەبێت لە ڕابردووە ئێمە دنیایەکی ئاسانمان هەبوو لە ڕابردووە ئەمریکا بڕیارێدا کەسی تر نەیەتوانی بوێری شەڕی هەبێت بوێری تەحەدای هەبێت ئێستا وان نییە ئێستا ئەمریکا بۆ ئەوەی شەڕی حوسیەکان کە پەنابە بۆ سین دنیا بەو جۆرە نەماوە یعنی ئەو خواستی هەیە نێ یەکێک لەو شتانی لە ئەمریکا بێت تێبگەینەوەیە تاکە زنهێزە لە مێژووی مرۆڤایەتیە کە ئەتوانێت بە تەنیا بژی لە باوەشی دوو زەریایە و هەموو شتێکی هەیە و دراوسەی ترسناکی نییە و ئەتوانێت خۆی پارێزێ و ئەتوانێت شتەکانی خۆی دابینکە ئەمە بۆ سین گونجاو نییە یەکێک لەو مەترسیانەی سین هەیەی ئەوەیە کە تەنگەمەری مەلاکەی لێدا بخرێ و سیستەمەکەی نەتوانێت هەناردە بکە و نەتوانێت دەستی بە وزە بگا داڕخێت تووشی قەیرانە بێت چکە حزبی شیوعی چینی هیچ شەرعێتێکی نییە هەموو شەرعێتێکی لەسەرەوەی کە ئەتوانێت کار دابینکە نان دابینکە بڵێم خۆشگوزەرانی دابینکە ئێمە ئەمانەمان نییە ئێمە بەرەو داهاتوویەکە ڕۆین کە زۆر ئاڵۆسترە زۆر هێزترە زۆر فرە ململانێتترە زۆر شلترە هەموو هێزەکان دێن و ئەڕۆن باهین بەڵام ئێمە ینی توكل على الله برو أرستي هروين لنا خوي إما صراع من أوبك براي من هزك بتاعتي بارتي ديمقراطي كردستان ويت لساي أو همشتك روبا وهذا كان يتر أجنداي عن أوبك شون رجريب كان لما شون أما بخنا لا وشون أما بصرنا ولقناع غيدواي أو شون بشك عندس كره لما شون ببنا بشك لما همو أما ميجوي 6 سال يا 50 سالي أما عن صراع على نيوان هزك همو شتكي هبه أو هزكان يتر لدورين آية شتكي عن بركة آية شتكي عن دسك آية أتوانين لاعبا آية أتوانين كان برأي من تاني قناعك لسرتاي قران عشان مرة قال لها إنجرانا به بلا مكو هين أكرق سيل ذات اللي سركين كرانوي أم سيستم تاني الساعة وقتك كحول درا أم سيستم بكرية توا يعني سيستمي برلماني درفت أو خواز أداك كرانويك بكري بو هذا كان تربينا ناو وبرونا درو أم خاصلة الدنيا إيمانية هل هذا جديت ناو نايل جارك تبرات درو هل هذا جديت أيوة خاونداريتي خوي يعني أم خاونداريتي بو سيستم بو حكايات بو ميجو بو سيمبول زور خطر يعني أبي أم خاونداريتي بشرانية هبي لبينيا تا أمنا كينا جاء أما من هستنكر لا يا كم قناغ بدون قناغي زنوي قرآن أكرا أما بكري أجر تجيشتن هبوايا أجر رجرين هبواينا بلام أوش بأراستي كي تروي كأو هي زي استقاون يو أجندانية نو زيادة يعني أما بدأ رنجة برشبيني كوتاي بينهم هم دنيا برو جواز الرأي وبرو ناس قانجيني برو شلبون برو كمتر بايخ بديمقراطي بما في مروف بما في كمينة بما في جواز وهم إما لأنجامة برتبين لاوازبين تواناي بنياتنا معنا وهم لهم تراجي تروي جين هاي زور سباس دەست خۆش تۆ گیان سپاس بۆ بابەتەکەت زۆر سپاس